بۆ گفتوگۆکردن لەبارەی پێشاتە نوێیەکانی جەنگ و گرژیەکانی ناوچەکە لە سوودەکانمان لە شاری سێمانی و میوانداری بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس و شارەزە لە کاروباری ئێرانمان کردووە. کاک ئەنوەر سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بپرسم کە ئێران لە ڕێگەی ئەم هێرشۆ بۆ سەر قەواری زایۆنی کە دوای ماوەیەک لە بێدەنگی هات ویستی چ پەیامێک بگەێنێت بە ئیسرائیل و پشتیوانان لە ئیسرائیل؟ زۆر سپاس بۆ جەناب و تەلەڤیزیۆنی پێیام. لە ڕاستیا وەڵامەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بە منتقی سیاسەت و هێز و حساباتی دەوڵەتی لێکی بیتەوە حەقی بوو کە جوابی ئیسرائیل باتەوە بۆ دەلیلەی کە لە ماوەی ڕابردوودا جگە لە بۆردۆمانکردنی و یان کوشتنی ئیسماعیل هەنیە لە ناو وڵاتەکەی خۆی و حەسەن نەسڕوڵڵا و دەیان لە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران لە سووریا ئەوانە هەمووی بەسەرێکە کەڵەکە ببوون دوو ڕێئی دروست ببوو لە ناو کاربەدەستانی کۆماری ئیسلامیانان. ڕێیەکان پێی وا بوو کە ڕانەکێشتێن بۆ ئەو شەڕە لەگەڵ ئیسرائیل، ڕێیەکشان پێی وا بوو کە ئەگەر وڵام بە ئیسرائیل نەدرێتەوە متمانەی دۆستەکانی لە میحوەر ئەو هاوپەیمانانەی کە لە خۆرهڵاتی ناوەڕاستە هەن لە دەزەدا، چونکە ئێران خۆشی نێشادوێتەوە کە وڵا ئەو هێزانەی میحوەر لە سووریا، عێراق و لوبناان و یەمەن و لە زۆر شوێنی تر بەبێ پشتیوانی ئێران ناتوانن ئیدامە بن و ناتوان بربەرەکانی لەگەڵ ئیسرائیل بکەن. بۆیە ئەو وڵامە پەیوەندی هەبوو بۆەوە وەزایدنەوەی کە پێم وایە ئیسرائیلیش وا تەسەوریە کرد کە کاتێکە کۆماری ئیسلامی ئێران لە وڵام بە کوشتنی ئیسماعیل هەنیە لە ناو دڵی دەوڵەتەکەی خۆیان جوابی نەداوەتەوە، ڕەنگە بۆ کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و خەڵکانی تریش جواب نەداتەوە. بەڵام هەرچەندە بەڕاستی ئێران بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی مانگی پێنجی ئەم ساڵ بە هاتنی پزیشکیان ئەیویست بارودۆخەکە ئارام بکاتەوە، تەهدیئەی بکە و تەسعیدی شەڕەکان و ململانیەکانی لەگەڵ ئەمریکا و خۆراوانەکە و ئەیویست بچێتەوە پای دانیشتەکانی پێنجایدیەک. یەکێ لە ئامانجەکانی ڕاکێشانی ئێران بۆ ئەم شەڕە لایەن ئیسرائیلەوە ئەوەیە کە ئەوێ ئەم هەوڵە ئەم تەهدیئەکردنی کە پزیشکیان دیارە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران و ڕابەریشە دەستیاوەتێت تێک بشکێنێ بۆی کە نەتوانێت لەگەڵ ئەمریکا بگەنەوە سەر لە نوێدان وسان و ڕێکەوتنەوەوانە و لە هەمان کاتیشە ئیسرائیل بە حکمی ئەو هێرشانەی کە لە 7 ئۆکتۆبەری ڕابردوو حەماس کردێ سەر ئیسرائیل تووشی شۆکێک ببوو کە ئەیویست لەم هەلوو مەرجە دەرفەت وەرگێ کەڵک وەرگێ بە تایبەتی کە حەقیانەتیەدا بەو کوشت و کوشتارانەی خۆی مەسەلەنەوەی کە لە غەزە کردی دوایش پەنای بر بۆ جنوبی لوبناان والحاصل ئەویست هەموو ئەو نارەکانی تەسفیە بکە لە مدەتێکا کە هەم ئەمریکا و ئەوروپا پشتیوانیەکەن و هەم ڕوسیاش بەهۆی شەڕی ئۆکرانیاوە ڕەنگە سەرخاڵ بێ. بە نظری من ئەم وڵامدانەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕاستە ڕەنگە هەلومەرجەکە دژوارترکە، چونکە ئیسرائیل پێم وایە بەرنامەکە ئاوایە کە یانەوێ ئێران لە شەڕێکەوە بگلێنن لەگەڵ وڵاتێک تۆکانی ئەمریکا چۆن رووسیا گلاوەتە شەڕێکەوە لەگەڵ ئەوکاتە گەرەم هەنگاوە هەیە کاگەنوەر وەکو سەرۆکی ئەرکانی سوپای زایۆنیش ڕایگەیاند کە وەڵامیانە بێت، ینی چاوەڕوان نەکرێت قەوارەی زایۆنی وەڵامی ئەم هێرشەی ئێران بداتەوە و زیاتر پەلکێشی جەنگەکەی بکات؟ لە ڕاستیا دوو لە ناو سیستەمی سیاسی و دەسەڵاتدارانی ئەسکەری لە ئیسرائیلیش دوو بۆچوون هەیە. بۆچوونێکی ئەوەیە کە دوێنێ ڕایانگەیان بووکەوان ڕەنگە وەڵامەکانیان لە خۆرهڵاتی ناوەڕاست بنەوە، ینی دیسان بۆ سەر میحوەر مەسەلەن لە حەشتی شەعبیە دیان بەسەلەن لە جنوبی لوبنان هێرشی تر بکەنە سەر حیزبڵڵا یان وەکۆی کە بەندەرەکانی یەمەنیان بردومان کە ئەربەم شێوە. بەڵام ئەمڕۆ ڕێیەکی تریان هەیە کاڵێن هێرشەکەینە سەر پێگە استراتیژیەکان و شوێنە نەوتیەکان. بەڵام قسەکەوەیە کە ئەوەندەی من بزانم دوێنێ شەو ئیسرائیل ئەیویست وڵام بداتەوە، بەڵام ینی ئەوەی کە ئەمریکا ویستوێتی بارودۆخەکە ئارام کاتەوە نێڵێک شەڕەکە سەر کێشێ بۆ قەیرانی گەورەتر بۆ شەڕی گەورەتر، چونکە ئەمریکا ئازانەیە کاتێک کە شەڕی نێوان تاران و تەل ئەڤیب گەورە بێ
و دەخالەتی زۆرتریەتە ناوە ڕاستە خۆ ئەمریکا بێ بچێت ئەم شەڕەوە نەشی شادۆتەوە هەمویان ئەستنە پاڵ ئیسرائیل بۆیە پێی وایە کە لە هەلومەرجێکا کە ئێستا ئەوروپا و ئەمریکا گیرۆدەی شەڕی ئۆکراینن لەگەڵ رووسیا و لەولاوە لە ململانەی سەختی ئابووری و منافەسەی گەورن لەگەڵ سین و لە زۆر بابەتی تر و کێشەی گەورەیان هەیە لە عێراق لە سووریا هەموو ئەوانە ئەمریکا نایەوێ بڕواتە شەڕێکی ترەوە کە بارودۆخەکەی لە دەست دەرچێ بۆیە ئێستا بە نەزەری من ئەمریکا مدیریەتیەوە کاکە هەم تاران هەم تەل ئەڤیڤ بە قەناعەت بگەێنێ کە ئەگەر شەڕەکەشەکەن لە دەرەوەی ڕاستەوخۆی شەڕەکان بیکەن یعنی لە دەرەوەی تەل ئەڤیڤ و تاران بیکەن والحاصلەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە شەڕەکانیان لە لوبنانە لە عێراقا لە سووریایە لە یەمەنە لە شوێنی ترێ کردویانە ئەو شەڕ ئاوا ئەگەر ئیدامەی بێ باشترە لەوەی کە ڕاستەوخۆ بێ کە ڕاستەوخۆ بێ ڕەنگە هەم میحوەرەکانی ئێران سەختتر شەڕەکەن و هەم ئەمریکاش ڕاستەخۆ دێتە پای ئەم شەڕەبۆن پێم وایە ئەمریکا هەوڵی زۆرەدا کە ئەم شەڕەکە هەرچەندە خۆشیانەڵن ئێمە ناتوانین ناتانیاهۆ ڕاگرین بەڵام من پێم وایە ناتانیاهۆ هیچ بڕیار و هیچ کردەیەکی سەربازی و عسکەری نەداوە بەبێ CIA و بەبێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە ممکن نییە. باشە هەوڵە دیبلۆماسیەکانی ئەمریکا بینین کاگەنوەر و لێدوانەکانی سەرۆکی ئەمریکاش بۆ ئاڕاستەیە قسە کات کە ئەوان ئاگربەستیانەوێ و چەندین جارەوەی ڕاگەاندووە کە بێ ئاگربەز لە غەزە ئەم جەنگە کۆتایی پێبێت ئاگربەز ڕابگەێنرێت و قسەکانیش ئەوەی لە میدیاوە باسەکرێ ئەوەی کە ناتەنیاهۆ جۆ بەم قسانە نادا پێت وایە ناتەنیاهۆ لە سەر و قسە و پەیامی ئەمریکاوە بێت؟ لە ڕاستیە ناتەنیاهۆ بۆ خۆتان نەزانن لەگەڵ ڕازڕەوەکانی ئیسرائیل لە گرفتی گەورەیە لە هەوڵەدەن هەم حکومەتەکەی بڕوخێنن و هەم دادگایی بکەن ئەوە لە ناوخۆیە پێیان وایە هێشتا مەسەلەن نەتەنیاهۆ کاری جدی نەکردو هەرچی نەتەنیاهۆ شایەوێ هەم ئەم دادگاییکردن و حکومەتەکەی لە ڕووخان پارێزێ و هەم وەکو کارێزمایەکی ئیسرائیلیش خۆی نیشاندا لە بەرامبەر ئەو زەربەیە کە خەڵکی مەدەنی سەرباز خواردوێتی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر بەڵام بە نەزەری من نەخێت پێم وانە ئەزانی ئەلەم هەلوو مەرجەیە کە هاتۆتە پێشەوە لە نێوان تاران و تەل ئەڤیڤ دەرکەوت کە هەموو وڵاتانی عەرەبی پشتیان لە دۆزی فەلەستین و لە مەسەلەن مافەکانی و لە دروستکردنی دوو دەوڵەتی سربەخۆی ئیسرائیل و فەلەستین بکەن هەمویان بە جۆرە لە جۆرەکان یان ئاش بوونەوە لەگەڵ ئیسرائیل وەکو سعودیە و قەتەر و ئیمارات و بەحرێن و کوێ یان بێدەنگیان هەڵبژارد یان بێدەنگیان هەڵبژار کە ئەوانەش ئیسرائیلەوە باشە خوێنێتەوە کە ئەوانە خۆیان لاداولۆش هەموو بەرپرسیارەتێکی فەلەستین و بەرپرسیارەتی شەڕی لوبنان و بەرپرسیارەتەکانی هەیمەنەی نێوان حکومەتەکە ڕەبە مەنسوور هادی لە ئەنگری عەرەبستانی سعودی و ئیمارات و حوسیەکان و ململانەکانی نێوان و تاران و واشنتۆن لە بەغا لە نێوان حەشدی شەعبی هەموو ئەمانە کەوتۆتە ملی کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران بە تەنیا ماوەتەوە و لە ڕاستیاش ئەو بە تەنیا شەڕی ئیسرائیلەکە بۆیە بە نەزەری من ئەمریکاش باشە زانێ مەسەلەن بە لەم شەڕەیە ئەگەر پشتیوانی سیاسی و مادی و مخابراتی و لۆجستی و ئەمنی و عسکەری هەتا دوایی نەکا ئیسرائیل بە ئاسایی ناتوانێت بەرگەی ئەو هەموو شەڕ و ململانیانە بگرێت بۆیە دوێنێ شەو هەر دوای بۆردومانەکان بایدن لەگەڵ ئەنجومەنێکی ئەو ژووری عملیاتە گەورەی کە پێک هێناوە ڕاستەوخۆ بەبێ ئەوەی کە نەتیجەکەی بزانێ پشتیوانی خۆی دەربڕی ئەمڕۆ بەریتانیا و فەڕەنساش پشتیوانی خۆیان دەرەبڕن و ئامادەی هەمووی هێزێکی هاوکاریەکی سەرباسین بۆیە بە نەزەری من نەخێر بێگومانە ناتەنیاهۆ نە حکوومەتی تەل ئەڤیڤ بەبێ چرای سەوزی ئەمریکا هیچ سەنگاوێکیان نەناوە ناینێن بەڵام قسەکە ئەوەیە کە ناکرێ مەسەلەن لە هەموو ئەو محوەرانەی کە دۆستی ئێران شەڕ بکە و کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ بێ ئەم هەژمون و هەیمەنەی نامێنێ بۆیە بە نەزەری من ئەمریکا ئەوێ بەڕاستی هەم ئەوەی کە ڕعایەتی هەردوو لایەن بکە ڕعایەتەکەش ئەوەیە کە ئەزانێ شەڕەکە لە دەستی دەرەچێ و دۆستەکەی کە تەل ئەڤیڤ و ئیسرائیلە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕەنگە زەرمەند بێ و ڕەنگە ئاگرەکەی بۆ کۆنتترۆل نەکرێ خۆشیە بێ بڕۆ جەنگێکی ڕوونەکە زۆر باشە پێتان وایە ینی ئێستا ئەو هەنگاوی کە ئیسرائیل باسیەکە و دەیەوێت ینی جەنگەکەی لوبنان بە وشکانیش دەست پێ بکە و دەوترێت کە ناوە لەگەڵ سووریا ژێوێ
لە جۆلانەوە هێرش بکات. ینی بەم میحوەرەوە قسەشەیەکە بۆی هەیە جەنگەکە بێنێتە ناو عێراقیشەوە لەبەرەوەی مقاومەش لەوێ هەیە دژی ئیسرائیل. ئەگەر ئەم جەنگە گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم فراوانیە بگرێتەوە سەرنجامەکەی چی لێ دێت و عێراقەکەوێتە ناوەم جەنگەوە کە دەوترێت ینی ئێستا دەسەڵاتی عێراق زۆرتر بەلای ئێرانە ئەشکێتەوە. لە ڕاستی ئوستازیەکەم ئیسرائیل نایەوێ ئەوەی کە لە کەرتی غەزا و لە فەلەستین کردی لە باشووری لوبنان دووبارەی کاتەوە یا بڵێم بۆی ناکرێ ئەوەی بۆ ناکرێ. یەکەم ئەوەیە کە لوبنان ڕەغمی هەموو کێشە و خلاف و مشکلە ئەنەی کە هەیەی دەوڵەتێکی دامەزراوە وە لە هەمان کاتیشا حیزب الله ئیمکاناتێکی گەورەی سیاسی و عسکەری و ڕێگەڕیشەی کۆمەڵایەتی گەورەی هەیە لە ناو لوبنانە و دوای ئەوە مەسە ئیمکاناتێکی سەربازی و عسکەری گەورەی هەیە خاوەنی 20 تا 30 هزار سەربازی مەشق پێکراوە و خاوەنی نزیکەی 50 هزار موشکی مامناوەند و دوورهاوێژە و خاوەنی سیستەمێکی مخابراتی بەهێزە و لەلایەکەوە هەیمەنەی زۆری هەیە بەسەر دەوڵەتە. بۆیە بە نظری من ئیسرائیل ئەم خۆی تووشی ئەم گرفتانە ناکە کە لە غەزەر کردی هەم بە قەتڵ و عامی خەڵک هەم بە ڕوخاندن و وێرانکردنی ئەو شارە و لە لوبنان ئەمە ناکە پێم وایە لە داهاتوویەکی نزیکا وردە ئەکشێتەوە و لە هەمان کاتە ئەوەی ئیسرائیل لە سووریاش درێغی نەکردووە لە ڕێگای بردومانی بنکەکانی ئێران و بەرپرسەکانی ئێران و لایەنگرەکانی ئێران و ئەوەی کە ناوی گروپی میحوەر و مقاومەیە هەموو کارێکی کردووە و هەچی حکوومەتی بەشار ئەسەدیشە خۆی لاداوە لەم هێرش و گرفت و ملانیانە. قسەکەوەیە کە ناتوانێت پێم وانە بە ئاسانی بتوانێت هەرگیز داخلی سووریا بێ بەو دلیلەی کە سووریا ئێستا جگە لەوەی کە بەش کراوە لە نێوان وڵاتانی ناوچەی لە نێوان ئەنقەرە و تاران و خودی حکوومەتی بەشار ئەسەد لەسەرکە لە ئاسی نێودەوڵەتیشە خۆتان نەزانن بەشێکی بەدەست مۆسکۆوەیە لە تەرتوس و بنکە عسکەریەکانی بەشێکی خۆراوی بەدەست ئەمریکاوەیە. کاتم هیچ نەما کاگەنوەر بەڵام ئەم پرسیارم بەلاوە گرنگە لە ماوەی نی خولەکە وەڵام بیتەوە. هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوەی نەتێگرتوەکان لە نیویۆرک بنیامین ناتەنیاهۆ نەخشەیەکی بەرز کردەوە تیایدا هەرێمی کوردستانیش دەرەکەوێت کە وەک ناوچەی نەفرەت ئەو ناوی هێنا. ئایا پریشکی شەڕ بەر هەرێمەکەوێت ئەگەر بە پێ ئەم نەخشەی ناتەنیاهۆ بەرزی کردەوە وێنای بکەین؟ لە ڕاستیە ئەمە نازانم چەنە هەرێمی کوردستانی مەبەست بۆ بەڵام عێراق لە زمنیە و خەریتایە سووریا لوبنان و لە هەمان کاتیشا بوونی هێزەکانی ئەمریکا و جاروبار ئەو بانگەشانەی کە یان ئەو لێدوانانەی کۆماری ئیسلامی ئێران بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ئێدەن بە بجوودی موساد لە هەولێر و لە شەڕێکا کە حەشدی شعبی یا با بڵێم هێزەکانی میحوەری سەر بە کۆماری ئیسلامی ئێران لە عێراق هەیمەن و هەژمونەی گەوریان هەیە بێگومان هەرێمی کوردستان بیەوێ نەیەوێ ئەو کاتە پێویستی بە خۆساکردنەوەیە کە بێگومان نفوزی ئێرانی تورکی نفوزی ئەمریکی عێراقی لە هەرێمی کوردستانیش هەیە و کاریگەری هەیە بێگومان ئەگلێتە ئەم شەڕەوە بیەوێ یان نەیەوێ بەڵام قسەکۆیە کە هیوادارم بە کەمترین زەرەر لێ دەرچێ و لەگەڵەوەشا حکوومەتی عێراقیش ئوستاز لەم بارەیەوە سۆدانی زۆر هەوڵەدا کە نەگلێتە ئەم شەڕەوە بەڵام ئەو هەیمەنە و دەسەڵاتێ کە بەدەست هێزەکانی میحوەرەوە لە ئێران پێم وانێ سۆدانی بتوانێت کۆنتڕۆلی کا و نەهێڵێ مەسەلەن هێزەکانی میحوەر لەو شەڕەیە پشتیوانی لە کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس و شارەزا لە کاروباری ئێران وەڵامی پرسیارەکانی منەدایەوە. زۆر سپاس.